ڕۆژوشکانەکەی بەپەلە بکات، نان بەپەلە بخوات، وا بکات بە خێرایی زگی بە ئاوسێ. زۆر کەس لە ڕەمەزانە ئەڵێن کە دوای ئیفتارکردن ڕۆژوشکاندن تووشی ئاوسانی سک و غازات و ئەوانە ئەبن. لە ڕاستیە کۆمەڵێک هۆکاری لە پشتەوەی ئەم سک ئاوسانە. یەکێک لەوانە ئاسایی کە کەسێک نان ناخوادیە بە ڕۆژوو ئەبێ بۆ ماوەی 12 بۆ 14 سەعات چالاکی ڕیخۆڵۆ گەدەی خاو ئەبێتەوە. ئەمەش وا ئەکات ئەگەر ئەو کەسە ڕۆژوشکانەکەی بەپەلە بکات، نان بەپەلە بخوات، وا بکات بە خێرایی زگی بە ئاوسێ، بۆ چونکە ئەو خواردنەی پێ ئیستیعاب ناکرێت بە خێرایی بتوانێت هەمووی هەرس بکات و بڵێن ئیسفادەی لێ بکات کەسەکە. یەکیکە لە هۆکارەکانی دروستبوونی ئاوسان بریتە لە خواردنی زۆر شیرینی و چەوری زۆر. شیرینەکە لەبەر ئەوەی کە هەر بۆ خۆی یەکێکە لە سەرچاوەکانی دروستبوونی غازات کە بەکتریای بڵێن ڕیخۆڵە لی دروست دەکات لە شیرینەکە لەبەر بڕێکی زۆر کاربۆهیدرێتی تێدایە. چەورەکەیش بۆ هۆکاری کە ئەبێتە هۆی خاوبوونەوە و تەمەڵبوونی با بڵێن گەدە. ئەمیش ئەبێتە یەکێک لە هۆکارەکانی تر کە ئەم کێشەیەمان بۆ زیاد دەکات. خواردنەوە گازیەکان با بڵێن بە بڕێکی زۆر یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی ئەم حاڵەتە. لەبەر ئەوە ئێمە ڕێنماییمان بۆ ڕۆژەوانانی بەڕێز بەم شێوەیەکە ئەگەر ڕۆژووشکان هەوڵ بدات ئەو خواردنەی کە لە دوای ڕۆژوشکانەی خوارد بیکاتە 2 بەش یا 3 بەشەوە. یەکەم جار ڕۆژوشکانن عادەتەن هەروەکو سنەتی شوایە بە ئەو دەنکێک خۆرما بیکات و پاشان ئەگەر شۆربایەکی کەم هەبێت بیخوا و پاشان دەتوانێت بچێت پەرستشەکانی خۆی ئەنجام بدات، ئەنجا بچێتە سەر ژەمە ڕئیسیەکان. لە کاتی نانخواردنە باشتر وایە کە خواردنەکە زۆر بە هێواشی بخورێت، ئەو خواردنە جوان بجاورێت، ئەمجا قوت بدرێ و دوورکەوتنەوە لە خواردنی زۆری شیرینی و چەوریەکان. و پاشان یەکێکە لە هۆکارە گرنگ یەکێکە لە خاڵە گرنگەکان ئەوەیە لە دوای نان خواردن باشتر وایە ئەو کەسە بۆ 15 دقە ڕێکردنی هەبێت لە دوای نان خواردن، بۆ ئەمە یارمەتی زوو چالاک بوونەوەی گەدە و ڕیخۆڵە ئەدات و لە دواییشدا ئەبێتە هۆی کەمبوونەوەی ئەو ناڕەحەتیانەی کە باسمان کرد. سمارت وەرچەرخانە.